اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. سڵاتە لەبێت هاوڕانی خۆشەویست و ئازیز بە سەرباسی زۆر خۆشحاڵم کەوا لە پارتێکی تری یاری GTA V ئۆنلاین لەگەڵ مام عەبدوڵای خۆشویست دووبارەهاتینەوە لاچان. ئەمڕۆژ چی ئەەکەین؟ دەچین سایاری سپۆرت دەکەین بۆ ینی بۆ سەر ئەو چیانە هەچەندە شتێکی واژنی ینی پەیوەندی بە یەکترەوە نیە چیا و سیاری سپۆرت، بەڵام تاقی ئەەکەینەوە هاوکو تاقیکردنەوە بزانین ئاچیە بێ ئایا ئەڕوا یاخودنا ها سیاری سپۆرت بێت چیای بڵێ چی بێ عاسمە. دەسپاسی مام عەبدوڵای دەکەین کە دووبارە لەگەڵمانە و بازوو دەست پێ بکەیتە قوربانت زۆر سپاس تا ئەو برادرانی نوێی ئێمانە تەقاێتەوە قسەکەت کۆ با دەست پێ بکەین. مامە گیان بەخێر بیت و سڵاو هاوڕانی خۆشەویست دەبێتی گەڕینەوە لاتان ئەڵێ ناتوانم چیتە گەراجەوە بۆ برانە ڕۆ ئەفەلەمەکە پیای خۆت ئەوە کردو مامە ساوس کردێ هەرە بە یاریەکەمان لێ تێکچێت و بەخێر بێن هەڵی قسەکەی بێ بڕێمە لە بیرم چوو ئەو بۆی لێەوە کوردی دەوەستێنی نان ئەمەی وەسێنە لی گەڕبا بچمە ژوورۆ ئێستا هەر بە تەلەفۆنیش بێ بانگ یەکەم سیارەکە بە زەرویستم ناو گەراجەکە دیاربزۆرم سیارە حاضر کرد دیار ئێستا تۆ ڕۆژی هات چی هاو ڕێگەەوە شتەشینەکە هاتەوە لای گەراجنی ئەوە کێشە نیە چوومە ژوور و لێەوە چمە گەراج ئەوڕان ئەوە چیتی ئەو دادەیە بۆ ڕای کرد سەر بەخۆ ئەوە سیارەکانە بەقڕعان ناتەم کامە بێنم هەمووی ئەوە جوانە هەنێکی شاز بێنە ئەو سیارەکە ئێمەیە ئەو دییانی زۆرم ئەو سیارەیە ئەز لێ لە ڕاستیشدا چەند قاپیە مامە 4 قاپیان والله من أعمى بيئة كورة بيئة من أوزبة شيخي ناو مزليسي تشيالي بتمانية بتدرو واحد شو أنا هو مرة والله فبيئة ما كورة أودية لا والله بيئة ما أربع لايتك عن ديالي سركوا مع بابرين حتى لا تخيني الراكين برو ماما الرسم شي قلتي هو شي بالرسم كلوبي ما بزان بص انا باخذ الرسم ساعري خلقي يقري نعم عارف جدي الله الرسمي قدام الرسمي تقري دي ساعري جوان فينا اكثر كان سوى يقري سرناك انا لما ناقا شي وانا غدار رامش بشوين اخواتان نوشاد النشي ساحد ليش مش فريقات انا بخواه سيرقاتنا سيركم ناقات هاورين هاوت سيا باشكي او مابي بس انجلو سنا شو مابا او يعني وانا شاركت يا تشوتو بس بزين عاد استسقم سيا بريزته طبعا اظن انه سيا اشتكي واني تلواني لا ستوري كيبسي بس ها هو اونلاين كيف دراستي ونزلت كيف عندك شتان سخت يعني استبقام اللي نيمت روشتي كاكي جام لمن مقدر من بردوم ولا ما عرف الله من عرفك يا انا والله من عرفك يا ما بعتي عتم والله ساري حبيبي انا اليومنيه لا تقلي شيء لا والله خمني او كشف يبوي كشف تخو اليوم زي من علي لا والله دونالد باش محمد هو سعر ساكننا وينيا ليه هيش شلون هاقي سعر ساكن يقول لك ليش قاعد ساكن ليه هيش والله ينادم كامل يوقع عندي سدام تاخذ الجو بس ما تياروش تيجي تيار كان دواي كي يشون جودي تقول ناقل لي راهي سعر قدر ناكويا ها لهنا شنات جادي يعني سعر قناة دولار أتواني هليكوبترك دواكي لقد يصير كبير بلا يبغى بوشو الرجل بوته وشو
والله اشتي زاكا لا كيشني كنا بس هو كذا جاتك يبو دياري قيل جاتك يدي السعري أخي لسه لاعب ولا يقصح يد دقيقة كده أوكي شيء أنا بس ما هنا بس ما في ولا ما قسعرك وش لي كذا ها أنا جارك اللي تشوفه جاديتي يعني سعره بوعنا كده إيه زال أوه بهليكوبتر كذا يكسر دائم شيء أهم بانيا كي سرك ويلا قليل وبابو شوينك بدلي ويجي كي هليكوبتر كي شو بعد عود واي في طلب قالوا بشي هاي أساسا الله كمان قاري ويش اللي إيه تعود على كذا كيشني كله بعود كيشني بابو ودو زانياري بلاو في أجنس هذا صقر شوي ودو ما ترابي بس حي بو برشا يعني الله سرد الدس بيجن بتقينه أنا بخوان شخصي كان زي بلا مريض منه عشان خذوا داماري وش وش يسوي داماري والله يهاتي وسجل وتنبا او نسريع النظر ويشتكي ليبي اشتكي ليبي اوكي انا غلط روشتي ديروي احبره لا تبيه ما كان مخربك انا لا يوتم ايمن او بخرابي غوي واكون ما معقول ذاك سير كله لو كاتي ممكن ايش بقول ذاك وما متى استا اول استا هذا بيدس بيك زي يا الرود يا اخي ما قدرني برجال ما ولا يدري يلا شوفي يلا ما فصيك بص او ستوب تسوي كذا عاصمه مرة ما فصيك اوديو بي ام بص الريق بص فصناش برنياتي والله عروض فصناش هلا يا دوسي والله هذا لا تشوف والله قريب يا مزمان نكيد بارو والله برا روي لا بعد هذا قلت بيالي قلت بيالي ناو قلت بيالي ناو خذ داري ندي والله خذ داري يلا ديور ولا من انجا سريد ولا بيشوفري واجوانا ما اعرف هاي قلت عميني عكس الزبي بس يعني برزيش ما بقوش من انا بس اللي خذوا انا برزيسي وثمان الرانج روفر يتابع هذا الرانج روفر بس كان الحزم بيه هذا بس سبورتيش لازم تقوله هذا انت على كتك هاتي طبعا اصلا سعره كم سعره في نبي زي بكو او كما هنا ابي مطفول لك حلا نبب هل يرى حل ما دا خواروا سو ما هناك قريب كل مقال الجرام سلو ديرو اوس بيجيك ورا هاتم قربانا لا ماما دو سعري شاز ما هنا وها بس سعري قلت ليش من الزور جوان بلامو زور والله من راح قصده هو في سعري دولة بارتي قلت تشيك أنا شارع بنا الشارع أصورينو رحت الشرف الشرق يعني واعك شرف وشكاك أرى والله يمكن أبني قلت زيني فيديو اللي تجاوي الحقيقة دي أرى بخوف فيديو كان سدرسكت أرى
یا گەینە ئاڕاکەی سێ- وەتان ئامادەکەن پشمان بوەست سێ جار مەرحەلەم دووبارە کردووەتەوە ئەڵێ بڕۆ سیارە بێنە گەشتمە پەنەی شوێنەکە و موشێکی گوێنەم هەر لە قەت هەر تەقەشم لێ نەگەی دەمنەوەگە دوایی بیکە بە شەڕی تاوە هەیە ئارە بیکات عشیرەت ئاخر شەڕی عشیرەت ناکەوی ناکەوی برامە وەڵام ماما ئەلێرە زۆر ئاگداری نەڕۆی 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 باشە بۆ شانسیمەوە بەس بتوانین لە شوێنێ بوەسیەتەوە سەر هاتمەوە 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 کۆرە چی هاتەوە لا ڕۆ ئاها برانە ڕوو لە چوو خۆم ڕاگرتووە چی بکەم ئەلحان وای وەڵا ئەلێرەمە ئەو بینم کۆزانە لە نایتەوە قورئان پێ ناچی وای وا ڕۆی گورە ئەوە چییە سکانەکەی زۆر قورسە بخۆی ماما ئاڵکە خەتا لە من نەبوو زۆر سەبیش ڕۆشن پێ بوو وەڵا ڕۆی کاکە خوارۆ نارە وەڵا ئێ کورە کاکە ئای ماما بۆ خوارۆ ئارە وەڵا بۆ خوارەوە دەمزانە حاولێکە بێرە سەرام چون ڕست نەگرم بەسەر باشەوە بوو من هەموو سەریع گورە ناوەڵە زۆر ئەوە ڕۆشتم بە سکانەکەی قورسە ماما نەسوڕا ڕێک دەشتێت وازەکە سێری ڤیدیۆ کەشکەوە وڵا سەیر یەکەم دوایی ئاکۆڕا بزان من لە چۆم بەرە ڕووی بینیان بەسەر بە چی بگەمەوە ئەو سەرەی عازمە ڕابزان لێرە دێ بڕۆ بڕۆ شێر باکم بڕۆ خوا نا پێمانی هاتمەوە حارە وەڵڵا ئەڵە خۆشی هاتمەوە کاکە ساخی لە پشتراوە چیە من ئەلێرە گیر یەک تۆزی ماو بچێتە شوێنە تەختایەکە کە مجارێ وەسم ئەوەسم کە ئەگیری ئەخرێ هەندوو کەردەگە لە بینیوەڕێ ئاڕێن بوو ئێمەگنە ساغین ئەو ڤیددیۆکە ئێستا داوانێ بڵم باشە لە ڤیددیۆ ئەدی ئەو تیش دوێنێ وایوت ئەو ئێستامە شەوانە شەوێ دوو ڤیددیۆ سەریاریتە سپاس بۆ خۆ ڤیددیۆمان زۆر بووە ماڵاتە وەرە بەخێر بی زۆر سپاس چێوە توی مەیە وەرە لە پەناوی من بیاڵێ وەرە پێشترە دەیدی وەرە کورە جاعم و عەدم بووە بەس کە داوەزید ئیشی پێکەرەوە کۆنتڕۆڵەکە کۆنتڕۆڵ سیارەکە ئیش پێکەرەوە چۆن کۆنتڕۆڵە دەی فەرقی چیە داهاتیەکان بەشی خۆی وەڵا لە یادیش بچێتەوە هەر لە کە دەسەنیل بە دوو چوار گۆشەکە هەم بەیتە بەشی ڤیو کاڵ ئەنجا سێم نووسینی خواری خوارەوە لە خواری خوارە سێ نووسین بژمێرە بۆ فەیکیتە ئۆن BM وزەڵە پێ بوو حتی بەچینی چی لە هاتی بڕۆ مام ئەلێرە بوەستی مامە تۆ بچوو خوارەوە ناوەرەوە دکمە بالێ ڕاستکی بگرین بۆ سەر سەمنیڵی جەماعەت ئاوا بوەستە ڕاست یاڵا تۆ بیگرم نیش دوایی گرم تا جوان باشە بەس بزان بۆ ڕووی ئەسوڕێنێ بەس ئەمەە بزانم بۆ ئەمەە ئەزین چی پشتی کەرە ئێمە پشتی کەرە
نەنەوە خراپ خەدواش پشتم کرد بوو نەنە ئەزانی چۆنە چۆن من چۆن وەسام ئاوەتە بەس بە کامێراکەش ڕێک وە بێ ها لەسەر پشتی بێ بیکەرە سەر کامێراکە ئەنجە دوێ کەرە سێڵفی زۆر بگەشتێ دەستۆش ئەجوورە شوێنە نابێ ڕاست وڵای ئێرە زۆر نزدیکە مامە ئێرە ئێرە بی ئاوە دەبی تەواو بێ ئاوەتەوە ئەمە ڕستەکە پێست دەوەرە خوارەوە من ڕاستمێگرم ڕاڕە یەک دقت خۆ ئێتاوە کاکە سیڤیکە ئەیەوە یەک لە قەمامە یەک لە جالم دێ بە ئەوەی ساکەم لەبەر کامە بوو ئاوی داوەرە سيف تو gallery عيبيني ما مدرسة كانت تاو من جون سعر سكرت جا چی بکەین بەنەگەی خۆمان ئەزانی فەنەکەی خۆمان چۆنە ئێستا ئەزانم بوەستە بوەستە بوو جەماعە فەنەکمان هەیە تایبەتە عنی بەس منم وڵاتبان ئەزانی چۆن فەنە بەڕۆ وەسڵە یەک سەیری ڕیکۆردەکەمە بەڵامین بەدر ئەو بوو خۆم فرەدایە بەبە عەرەبێ بڕۆ خوارەترە ماشەڵڵام بە تەختە هات هیوایەجاری من وای دێ ناڵێ وەڵڵا تەقلە نادا وەڵڵا تەقلەی ئەدا و زۆر بەخرات چ ئامر جەماعەتەوە لە خۆشی خۆشی ئێوەوە بسی پێوە نەما براوی تەرزە بێرانە ویسە جان تەقلە دای منوانی بە قورعان بەزام گوێ دەگەر ئێستا وەساوە تۆزە پێچی جارێک کە زۆر دەوە لەم ناگەڕێتە زۆر نییە تو سێریکە پێ من بە سێری بکە بە سێریەکە وەرە 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 ئەمامە لەو شوێنانەدا بێدا حەت نیر بووسێ ئەو هاو هەنەتە دەگەڵمان ئەمپڵای دێنە شوێنێ بۆ ئۆفۆ شتی قسە سیاری وا لە یەکەینەوە ئەوە فەنێکە کە تایبەتە ینی بۆی خۆ کە کەس نەیگەڕ ناگەڕێت من بە قورعان نازانم چۆن فیلمی لەگەڕێ ئەوە ئێستا نەویستە ویستە خراپ هەڵەگەڕانێ نازانم کە ستی ماڵەوە هات داوای دوی ماڵەوە بەداوای دەمان پیشی ئەمە جاوەری دووبارە چی بکەین لێرە وەڵام ئەمە ماوێکی کات
بەرەوە تۆ پێشکەوتن ڕوز دەدەخێت بەو سارەی من سیر بێ یان بە پۆلیس شوێنی خۆمان خەین پۆلیس شوێنی ڕاکەین یاڵا دەفەرێک تاپڕێنم باوە کابرەوە لا تۆ گوتم لازم بێنە ئەوە چی ئەربی جێگەم پێوانە پۆلیسی بۆ هەو وەڵا بۆم ناتوە یاڵا ئەسە پۆلیسەکە ئەوە چی بوو گڵی چی کرد برەوەختی بۆی وەری لێ. بۆ خاتری خۆ چی لات سەر سیارگە ناکەوێ ورە لای من لای چی وەڵا توی دەرکردی لە سێرفەری ئەوە بوو بۆ وەڵام من تەلوانەی خەتم کاوە یاڵا بەتاڵ وەڵا توی لە سێر دەرکردی خەتم کاوە خابووە ماماڵتوبای لە سێر بەخۆ داوەتە دەرەوە بەزەو چی داکات زروی يلا ام توضيح كما يدي خوب اشتي بريقة بوليس قرشون كود والله پۆلیس کردوتە شوێن خۆ او من دولي زنبوش كونه کورە ڕاکە کورە ڕاکە ناچوو کاکە ئابوو مۆرن ئابوو مۆرن حەبێرە ئەها ئەوی وبفريات شوني خزين هات مشوني ئەوەی خلاص ما دي او بو هات واخذ نادم بدو صراحة تاور جنة زوي والله السير لا مني 16 من كثير وين هيني عم بالهم سيارة كان Let's stop your car. تبي دانا شنو قبل تلعب كذا قرآن سيارة جديد أنا والله سيارة مودرة في المهية ما بصدق ما بصدق ما أزمنه ولا في شخص من وين براو بكوشة واش وينه والله كشتم يعني حقي خوي بو بكوشة وتشي نروى أني بروختي ويا ها ولا سعر عدم بوساس سيكا سيدي ولا اخواني لكن والله إلا كاتك خرافة لفتي كرت برا والله منيش نقوش بقرآن تمام سعر نظر تيكسو بس بمزانيا كأشما أو شوينانا بناتو والله روكستار والله جوينك خراب بو سيرفر تيكسو بس دروش هكا سارم تيكسو لي ناتوانم لا شي برم خوايا هذا يبدأ يومني تشيلي هكا والله مني هالكردة أوفلاين برا بس ماما هذا كنت عيب بيني ترى ولا تصوير كده ما بس كان تنها أول بجناس أو سارة الروم أويش الروم كاكا والله يبقى تمام بيبقى شل دقيقة بس يتر أو خيري بيقول لي جرى والله خيري بيبي إن شاء الله بابو شوي كتير تل دقيقة رايك فيديو ريكورد دعت معك تمام
دەست خۆش بێ هاوڕانی خۆشەویست وادارم تا کۆتای ڤیدۆکە لەگەڵمان بوو بن ڕاستی مەترام چێشمان زۆر بینی جێوەکی زۆر خۆش بێ لەگەڵ مام عەبدوڵڵای دەست خۆش بێ دەستی ئێوەش خۆش بێ هاوڕێن زۆر سپاس زۆر مەمنون چاوەڕێ ڤیدیو زۆر جوانتر بکەن بەم زوانە یاری زۆر خۆش لە ڕێیە ئینشەڵڵا لەگەڵ مام عەبدوڵڵای ئەگە سێرڤەر جیاواز دەبێ ئەتوانین ڤیدیۆ لەسەر ئەویشدانی تا ڤیدیۆیەک تر لەلایەن منەوە خواتان لەگەڵ مام عەبدوڵڵا دەست خۆش دەسەک